لە تەوەری دۆماندا باز لە گرفتێکی تەندروستی باو دەکەین کە زیاتر لە ناو خانمانە بڵاوە ئەویش فرەکیسی هێلکەدانە بە بزانین ئەمە جیاوازی چیە لەگەڵ کیسی هێلکەدانی یاسایی کە لە ناو زۆر بمانە باوە ئەو بزانین نیشانە و هۆکار و چارەسەرەکانی چین تەوەری دۆمان تایبەت بێ بەم بابەتە بەمیانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆرە هودا محێدین ڕاوێژکاری ژنان و منداڵ بوون دکتۆرە بەخێر بێت با یەکەم جار لەو جیاوازیەوە دەست پێ بکەین ئێوە ئەوەی کە زیاتر لەسەر هێلکەدان و کیسی هێلکەدان بیستومانە کیسی هێلکەدانە بەڵام فرەکیسی هێلکەدان چییە؟ فرەکیسی هێلکەدان بریتەیە لە گۆڕینی شێوازی هێلکەدانی خانمەکە ئەمە زیاتر بە سۆنەر دیارە بێتەوە حجمی هێلکەکە قەبارەی هێلکەکە گەورەترە بێتەوە دەوروبەری هێلکەدانەکانی کیسی وردی تیا بێت تقریبا ئەو کیسانە لە 1 سانتیمتر کەمترە بێت باشە زیاتر تقریبا لە 9 کیسی بچکۆلە ئەوە ئەڵێن فرەکیسی بەس کیسی هێلکەدانی بەجیا ئەوە طبعا ئەنواعێکی زۆری هەیە بریتی لە بوونی کیسێکی پڕە لە شلتێن و ئەو شتانە احتمالی یەک دانەیە دوو دانەیە قەبارەکەی جیاوازە مثلا لە 1 سانتیمتر جیاوازە ئەنواعی هەیە مثلا نوعێکی فەسلەجیە هەیە نوعێکی نەخۆشیە مثلا نەخۆشی سەرەتانە یا شتێکی ترە ئەوە زۆر جیاوازی هەیە لە فرەکیسی چ باشە دکتۆرە هۆکارەکانی دروستبوونی فرەکیسی چین؟ ئایا هەمانە هۆکارانەیە کە دەبێتە هۆی دروستبوونی کیسی هێلکەدان یاخود ئەمە هۆکاری جیاوازی هەیە؟ نا هۆکارەکەی جیاوازە طبعا خۆی هەیە فرەکیسی خۆی بەتەنیا ئەگەر بوونی فرەکیسی بەس تەنانەت بە سۆنەر ئەوە بە خۆی نەخۆشی نییە بەس ئەگەر هات کۆمەڵی نیشانەی هەبوو لەگەڵی ئەو کاتە ئەڵێن نەخۆشیە ئەوە هۆکارەکەی ئەو فرەکیسی هێلکەدان بە ئینگلیزی ئەڵێ سندرۆم یا بە کوردێک بە عەرەبیکە ئەڵێ متەلازمە یعنی کۆمەڵی نیشانەیەکی تری هەیە لەگەڵی هۆکاری سەرەکیە تا ئێستا هیچ دیار نییە ئەڵێن احتیمالێکی هین پاشماوەیەکی مثل لە خێزانی یعنی لە دایک و خوشک و ماوە یا خۆی تێکچوونی هۆرمۆنات یا تێکچوونی هەندی ئینزیمات و پرۆتین لە لەشی خانمەکە ئەگاتەوە بە ئەو نیشانانە دەرەچێت ئەو نیشانانە بەڕاستی یعنی بینی خانمێک و خانم فەرقی هەیە زۆربەی ئەو نیشانەکە تێکچوونی سووری مانگانە یعنی سووری مانگانە خۆی بە شێوەیەکی گشتی هەموو مانگێکێتەوە ئەمە نا زیاتر لە 2 مانگ یا زیاتر لە 3 مانگ جارێکێتەوە سووری مانگانەکە یا احتیمالێکی بوونەوەی مووێک لە لەشی ئافرەتەکە بە شێوەی پیاوانە بەڵێ مووی ئاسایی ئەتیماد هین ئافرەتەکە نەرمە بەس ئەمە نا ئەبێتەوە بەرەق موویکی ڕقە لە دەمچاوی ئافرەت لە لەشێکی تر لە شۆنێکی تر لە لەشی ئافرەتەکە احتیمالێک هەیە بوونی ئەو شتە یا ئەگەری هەیە نەزووک بێ یان نەزووکیەکی دروستە بێ یا بەعەکسەوە تووشی نزیفێکی زۆرە بێت و کاتی عادە یا تووشی مەتەلەن خێنەکە کەمە بێتەوە کاتی عادە نیشانەکانی زۆرە یەکیان لە نیشانەکانی احتیمالێکی هەیە لە بارچوونی مناڵ یا ئەگەری هەیە لەگەڵ ئەو تێکچوونی سووری مانگانە مەتەلەن خانمەکە هۆرمۆنی شیرەکەی بەرزە بێ لەگەڵی فنیشانەکانی زۆرە ئەگەر بوونەوەی بە هەمان کاتێک ئەگەر فەحسی هورمۆنشمان کردو بۆ ئەوە ئەبینن ئاستی هورمۆنی نێرینە زۆر بەرزترە لە ئاسی تەبیعیەکەی هین بۆ ئافرەت کاتێکم کاریگەری جێ هێڵە لەسەر لاشەی ئافرەتەکە دروستکردنی کێشەی هۆرمۆناتە بەڵێ زۆر باشە بەس یەک شت لە نیشانەکانە ئایا ئازاری بۆ دروستە بێ خانمەکە کاتێک تووشی ئەم فرەکیسی ئەبێت ئەو فرەکیزی خۆی بە حەدی ذاتی خۆی ئازار دروست ناکە چونکە حجمی گەورە نییە حتا ئازار دروست بکە مثلا وەکە کیسێکی هێلکەدان گەورە نییە ئەگەر بەتەنیا مەتا حجمی گەورەی کردووە زەختی کردو لەسەر ئەندامی حوزی ئافرەتەکە ئەوە خۆی بۆ خۆی ئازار دروست ناکە بەڵام نیشانەی تر إلا ئەگەر نەخۆشیەکی تر هەیە لەگەڵی مثلا بوونەوەی ناوپۆشی ینی ڕەحم لە دەرەوەی ڕەحم بێ ئەوە نیشانێکی ترە لەگەڵ دکتۆرە هیچ جۆر نەخۆشیێکی تر هەیە بڵێن هۆکارە بۆ دروستبوونی فرەکیسی لە ناو ڕەحمی ئافرەتە خۆی هەوت وەکی چۆن وتمان خۆی بەعەکسەوە فرەکیسی ئەگەری هەیە دروستبوونی نەخۆشیێکی تر لە بۆ خانمەکە یعنی بە نمونەیەک یەکیان لە ئەڵێن هۆکارەکە بنو هورمۆنی ئینسۆلین ئەوە هورمۆنێکی مەسئولە لەسەر ڕێکخستنی ڕێژەی شەکرە لە مرۆڤ بەس ئەمە بەعەکسەوە ئەو خانمە ئەگەر فرەکیسی هەیەی ئەگەری ئەو هۆرمۆنی ئینسۆلینەکە ئیشکردنی نەبێ و ئەنەما بڵێنەوە مقاومەیەکی هەیە لەش مقاومە هەیەی بۆ ئەو هورمۆنی ئینسۆلینەکە
ئەو کاتە چیە بێتەوە احتیمالێکی زۆر هەیە ئەو خانمە تووشی نەخۆشیەکی شەکرایە بێ لە جۆری دووەمەکە یعنی حتا ئەگەر لە ئێستا دروست نەبووتەوە ئەگەر لە مستقبلی دروستە سەر و 40 ساڵی بە هەمان کاتێک ئەگەری هەیە نەخۆشی زەختی ئەبێ یا بەرزبوونی چەوری خێنە بێتەوە یا ئەگەر کۆنتترۆل نەکرا بەڕاستی یان مثل ئیهمالی کرا سۆری ماگانە پەترەیەکی زۆر نەهاتووە احتیمالی قەبارەی ناوپۆشی ڕەحمەکە ئەستور بێتەوە احتیمالێکی هەبێتەوە بە نەخۆشیکی سەرەتان بۆ ناوپۆشی ڕەحم و جارجار هەیە بە بۆنەی بەرزبوونی ئاستی هورمۆنی ئیسترۆجین احتیمال نەخۆشیکی مەمک دروستە بێتەوە بۆ خانمەکە لەبەرەوەی ئێمە کاتی ئەڵێنەوە ئەگەر هەتە ئەو نەخۆشیەکە باشترە کۆنتترۆل بکرێتەوە ڕاستە چارەسەرێکی لە 100 نییە چارەسەرەکەی بە پێویستی ئەو خانمە بەس پێویستە بێ ئەو ئاگامان لەو شتانە بێتەوە حتا لە مستقبلەوە ئەو مرۆڤە ئەو خانمە تووشی ئەو نەخۆشیانە نەبێتەوە. دکتۆرە لە چی تەمەنێکە ئەگەری فرەکیسی هەیە لەو کەسەیە ڕووبدا ئایا هەندێک هانەخۆشی هەیە خۆمان باوە ئەڵێن نەخۆشی ژنانەیە یاخود ئەوە تا ڕەنگە لە تەمەنێکی منداڵیشە خانمان تووشی ببن. خۆی وەکی چۆن وتم بۆت لە سەرەتای هەرزەکاری کاتی سوورمانگانەی کچەکە دەست پێ کردووە بە شێوی کەن خۆی تەبیعیەن ناڕێکە بێ باشە بەس ئەگەر ئەو نیشانەکانی تر نییە لەگەڵی یعنی مثلەن ئەستوربوونی مووەکان یا تێکچوونی ینی هورمۆنێکی تر لە لەشی خانمەکە ئەوانە ناتوان بەڵام نیشانێکی بەس زۆر بەجار نیشانەکان کەی دەست پێکە ینی سەر 16 ساڵ 7 ساڵ 10 ساڵ دەست پێکە ئەوەش وەکی چۆن وتم مووەکانی زیاکە قەڵەوبوون خۆ یەکەن لە هۆکارەکانی ئەوەش قەڵەوبوونی خانمەکە ینی قەڵەوبوونی خانمەکە کۆنتترۆلی فرەکیسیەکە زۆر کەمترە کات و بە هەمان کاتێک ئەگەر فرەکیزیکی هەیە قەڵەوبوونەکەش تۆزی قورسە کۆنتترۆل بکەیتەوە. دکتۆرە شێوازی ژیانکردنی ئەم سەردەمە تا چەنە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی فرەکیز یاخود ژینگە شێوەی خواردن زۆر تەسیر هەیە چونکە خواردن کاربۆهیدرات شیرینی یەکەن لە هۆکارەکانی کۆنتترۆلکردنی سەر ئەو نەخۆشی کەمە بێ بە هەمان کاتێکی قەلەقی باشە قەلەقی هورمۆنی قەلەقی ئەوانش بەرزەبن یا احتیمالکی شەوەی خەوتنەکەمان چونکە ئێمە هەندێک هورمۆناتێکی هەیە تایبەت بۆ کاتی تاریکی ئەبێتەوە ئەگەر ئەو مرۆڤە لەو کاتە نەخەوت ئەو کاتە ئەبێتەوە بنەوە ئەو هورمۆنەکان تێکەچن هورمۆن تەسیرەکە لەسەر هورمۆنی تر لە لەشەوە لەبەرەوەیە شەوەی ژیان جایە و جگە لە ئەوەش نەجوڵە یعنی ئێمە زۆر بەمان نەجوڵەمان هەیە وەرزشکردن کەممانە ژیانێکی خۆی ئەوها ئەکاتە ینی ئەم نەخۆشانە بۆ جاران نەبوو چونکە شێوەی گیان جای خۆ احتیمان نەخۆشیەکە هەبوو جینەکەی هەبوو بەس چونکە یارمەتیدەری نەبوو بە ئەو نیشانەکان دەرچێت. دکتۆرە ئەم نەخۆشیانە لە ئێستاە زۆر باون بەس بابزانین چارەسەرەکان چین یاخود ئەگەر چارەسەریش نییە چۆن کۆنتترۆلی بکەین یاخود چۆن کۆنتترۆل ئەکرێ ئایا چارەسەر بە دەرمانە یاخود دەکرێت بگاتە نەشتەرگەری فرەکیسی زۆر بەدەگمان پێویستمانە بێ بە نەشتەرگەری بڵ هەن یەکەم چارەسەرەکەی گۆڕینەوەی شێوای گیانەکە وەکە چۆن وتمان وەرزشکردن کەمکردنەوەکەی کەمکردنەوەی کێش طبعاً ئەگەر خۆی خانمەکە کۆنتترۆل ناکەیتەوە لەسەر کەمکردنەوەی کێش ئەو کاتە پێویستە بێتەوە بەکارکردنی هەندی دەرمانێک بەکارکرد احتیمالێکی پەنا بکەن بۆ هەندی نەشتەرگەری بۆ کەمکردنەوەی کێش یا احتیمالێکی هەیە بە پێویستی ئەو خانمە مثلا ئەگەر هات خانمەکە تێکچوونی سووری مانگانەی هەیە ئێمە احتیمالێکی بەکارەکە مثلا حەبی مەنعە یا حەبی هورمۆناتە بۆ کرێ خستنی سۆری مانگانەکە ئەگەر مووەکانی زۆرە بە هەمان کاتێک ئەتوانی بەکارکردنی هەندی هورمۆناتە هەندی علاجێکی تر هەیە یا بە کارکردنی لەیزەر یا ئەگەر هات نەزووکی بووتەوە بۆ خانمەکە ئەو کاتە بە هەمان شێوە دەرکەمکردنەوەکەی کێشەکە یا بەکارکردنی هەم دی هورمۆنات یارمەتی دەرەبێتەوە بۆ دروستکردنی هێلکە لەو خانمە نەشتەرگەری بۆ کیسی هێلکەدان ینی آخر حەلە بەکارەکەن بۆی ئەوەش ئێستا زۆر بەکەمی بەکارەکەن ئەوە کەویکردنی ئەو کیسە بچووکەکان بۆ کەمکردنەوەی هورمۆنی ئەندرۆجین لە لەشی ئافرەتەکە. دکتۆر لە چ کاتێکە خانمێک ناچارە بێ پەنابەرێتە بەر نەشتەرگەری یاخود ئێوە لە چ کاتێکە وەکو پزیشک ڕێنمای ئەو خانمەکە نەشتەرگەری خۆی ینی تەسیرێکی لاوەکی هەیە لەسەر هێلکەدانی ئافرەتەکە چونکە ئەگەر ئێمە نەشتەرگەری یەکسەر دەست پێمان کردووە ئەوە ئەڵێنەوە مثلەن مەخزوونی هێلکەکە یعنی
ژمارەی هێلکەکان لە ناو هێلکەدا کەم ئەبێ ئەگەر بەکارمان کردو یەکسەر پەنامان بە بۆ سوتانەوەی ئەو کیسە چکە ئەو گەرمایی دروستە بێ کاتی ئەمەلیات ئەو هێلکەدانی بچووکەکان هێشتر ئەمادە نەکراوە بۆ دەرکردنەکە ئەوانە ئەسووتێن لەگەڵی لەبەرەوەی ئەمە ئاخر حل لە مەتەڵ ئێمە ئەگەر شەوەی گیانەکە گۆڕیوە خۆی زائیفی کردووە یا بەکارمان کردەوە هورمۆنات و ئەوانە عیلاج هەر هێلکە دروست نەبووە ئەوە ئاخر حل لە بێنووسستانەوەی ئەو کیسە بچووکەکانە بێت. دکتۆرەجکە لەوەش ئاماژەت بەوەدا کە هەندێک جار لەوانەیە فرەکیسیە بێتە هۆی دروستبوونی نەزۆکی لە خانمەکە یاخود لە بارچوونی مناڵ. هیچ کاریگەرێک دروست ناکە لەسەر دروستکردنی مناڵەکە تەندروستی چۆنە بێ کاتێک لە حاڵەتێکی والناو خۆی بەڕاستی ئەو فرەکیسی وەکی چۆن وتمان یەکیان لە هۆکارەکان مقاومەیەکی هەیە هین لەشی مرۆڤەکە بۆ هورمۆنی ئینسۆلین. طبعا ئەگەر نەزووکی بوو وەکی چۆن وتمان بۆ عیلاجێکی هەیە قۆناغی عیلاجەکە بەس ئەگەر هات خانمەکە دووگیان بوو ئەگەری لە بارچوونەکە ئەبێ بە بۆنەی نەقصکردنی هەندێک هورمۆن لە کاتی سەرەتایی دووگیانەکە. بەس بە هەمان کاتێک چونکە خۆی ئەو مرۆڤە ئەو خانمە ئستعدادی هەیە بۆ بوونەوەی نەخۆشی شەکرە فئەبینن زۆر بەجار ئەو کەسانن تەکەیوسی هێلکەدانی هەیە یەفرەکیسی هێلکەدانی هەیە کاتی دووگیانێکێت تووشی نەخۆشی شەکرەی حەملە بن لەبەر ئەوە ئێمە ئەڵێنەوە بە ئەو خانمە تووشی نەخۆشی شەکرەی حەمل توان ئەوە ئیشی ئێمە بە کۆنتترۆلی شەکرەکە بکەنەوە بۆی ئەو شتانە بکەن بەس دوای بوونی مناڵەکە ڕێنمایەکە مەگەر بدەن بۆی کۆنتترۆلی شەکرەکەی بکە کێبکردنەوەی کێشە بکە چونکە ئەگەری دروستبوونی نەخۆشی تا ژووری دووەم لە مستەقبل زۆرە بێ لەو خانمە. دکتۆر ئەو دروستبوونی شەکرەی دووگیانی چ کاریگەری لەسەر منداڵ دروستەکات تەندروستی منداڵەکە ئەبێ یاخود ئەویش پێویستی بە چاودێری تایبەت؟ وەڵڵاهی ئەگەر ئەوە چارەسەر نەکرێت تەئسیرێکی زۆر هەیە لەسەر کۆرپەکە یەکەم جار بوونەوەی ئاوی زۆر دەوروبەری مناڵەکە ئەو بوونەوەی ئاو احتیمالی کە هەیە مناڵبوونێکی پێش کاتەکاتەوە بۆ بۆنەی زەخت بەرزبوونەی زەختی ڕەحم یا احتیمالی کە هەیە ئەگەر کۆنتترۆل نەکرا ئەو شەکرە ئەوها کە مناڵەکە گەشەکە زیاتر لە حەد بێ یعنی قەبارەی جەستەی مناڵەکە زۆرترە بێتەوە ئەنجا ئەو کاتە بوونی مناڵەکە بە شێوەیەکی سروشتی قورسرە بێ یا ئەگەر هات بوو بە شێوەیەکی سروشتی عاسیبوونێکی شانی مناڵەکە هێشکاندنێکی قۆڵی مناڵەکە ئەبێتەوە یا عاسیبوونی سەری مناڵەکە احتیمالێکی مناڵەکە بمرێ کاتی مناڵبوون کاتی دایکبوونەکە خنکاندن باڵە ئەگەری هەیە دوای بوونی مناڵەکە بە بۆنەی ئەو کێشە زۆرە تووشی زەردوویەکی زۆرە بێتەوە تووشی کەمبوونەوەی خێنە بێت احتیمال دوایە بە بۆنەی ئەو زەردووە لەبەرەوە ئێمە زۆر مهمە بۆمان ینی ئاگامان لێبێت لەو خانمە ئەگەر فرەکیسی هەیەی یەکسەر گومانی شەکرەی حەملمان بێتەوە بۆی ینی وەکی چۆن الوقایەتی خەیر من العلاج ینی مەگەر ئێمە ئاگامان بێتەوە ڕاستە بوونەوەی شەکرەی حەمل ینی هۆکارە سەرەکیەکە هەندێک هورمۆن لە وێڵاشی حەملەکە دەرەچێ بەس ئەو فرەکیسی ئەگەرەکەی زیاترەکاتەوە. دکتۆر زانست گەشتۆتە دەرئەنجامێکە و خاتونانەی جۆرێک لە فرەکیسیان هەیە کاتێک نیازی دروستکردنی منداڵیان هەیە بچنە لای دکتۆر چاودێریان کات ئەم بابەتە کۆنتترۆل بکرێ لە ڕووی تەندروستیەوە خۆی تەوان ئەڵێن ئەو کەسانە فرەکیسیان هەیە تقریبا لە 150 زیاتر نەزووکن کەعان خۆیان پەنابن بۆ دکتۆر پێش ئەوە باشەگیان بەس احتیمالی کە هەیە مەتەڵەن خۆی کێشەی نەزووکی نەبوو کێشەیەکی تر هەبوو ئەو بە زمانە دروست بوو لەبەرەوەی ئەمە یعنی یەکسەر ئەگەر بینیوە ئەو نیشانایی هەیە لەسەر خانمەکە متابعەیەکی زیاتر ئەبێتەوە و چاودێرێکی زیاتر ئەبێتەوە. کاتە لە ژێر چاودێریە دەتوانێت بە سەلامەتی منداڵەکەی بێنێتە دنیاوە ئەگەر هاتوو کۆنتترۆل دکتۆر هیچ چارەسەرێکی بڕکراو هەیە یاخود لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەم فرەکیسیت نەمێنێ یاخود ئەوە تا هەتا کاریگەری هەیە لەسەر نەمانی فرەکیسی خۆی فرەکیزی ینی وەکی ئەڵێن هۆکارەکەی معقەدە باشە زۆر بەجار کەی دەست پێکە بۆ دەرکەوتنەکە کاتی هورمۆنی ئافرەت دەست پێکە بۆ چالاکبوون بۆ ئامادەکردن بۆ مناڵ ینی لە بینی تەمەنی تقریبا 18 ساڵ تا 45 ساڵ ئەوانە ئەو نیشانانە ینی دەرەکەوێت لەسەر ئافرەتەکە باشە کەی هورمۆناتی خانمەکە سست بوو نزیکی تەمەندی نادە ئومێدی ئەو نیشانانە کەمە بێ بەس ئێمە لە بیرمان نەچێ بێن و ئەگەر کۆنتترۆل نەکرا لە سەرتاوە وەکی چۆن وتمان کاریگەری کێ بێتە لەسەر ناوپۆشی ڕەحم یعنی احتیمالی کە لە مستەقبلەوە ئەو خاتونە تووشی نەخۆشی سەرەتان ناوپۆشی ڕەحم بێت لەبەرەوە پێویستە بێت لە ئەوڵەوە کۆنتترۆلمان بێتەوە بە ئەو نەخۆشیە بەس وەکی چۆن چارەسەرێکی بنبڕ بێ نییە
چارەسەرێکی بنبڕ بێت چکەوە ئەمە وەکی وتمان هۆکارەکە یعنی تا ئەستا دیار نییە بزەبت احتیمالێکی قەڵەوی احتیمالێکی جیناتە احتیمالی تێکچوونی هۆرمۆناتە کۆنتترۆلی ئەوانە بکرێتەوە چارەسەرەکەی و ئینەمە کۆنتترۆلی نیشانەکانی کەمترە بێت باشترە بێت بگوڕ دکتۆرە ئەو کەسانی کە خۆیان کیسی هێلکەدانیان هەیە تا چەنە معڕەزن بۆەوەی کە تووشی فرەکیسیش ببن وڵی ئەوە جیاوازی هەیە بەڕاستی ینی وەکی وان چۆن وتمان ئەگەر خۆی خانمەکە ئەستعدادی فرەکیسی نەبوو تووشی ئەو کیسانە نەبن یان چونکە ئەو کیسانە مەثەن زۆربەیان کیسی فەسلەجین یعنی دوای دەرکەوتنەکەی هێلکە کاتی سوورمانگانە لە ناو ڕاستی سوورمانگانە ئەگەری هەیە چۆنی هێلکەکە ئەبێ بە کیس ئەمە احتیمالێکی زۆر نییە ئەبێتەوە بە کیسی فرەکیسی چکە زۆر ئەو خانمانە ترسێکیان هەیە ئەڵە مادەم من کیسم هەبووە لەوانەیە تووشی فرەکیسیش ببە فرەکیسی نە ئەوە احتیمالێکی نییە ئەنە تووشی ئەبێتەوە دکتۆرە یەکێک لەو خەلەلانە کە هەیە ئێستا زۆر باوە ناو خانمانە تێکچوونی هۆرمۆناتە کە کاریگەری لەسەر تەواوی جەستە هەیە هەر بۆوانە زیادبوونی کێش و ئەم بابەتانە ئامۆژگاری چییە بە تایبەتی ینی بۆ ئەوی کە ئێمە دوور بین لە خەلەلی هۆرمۆنات و دروستبوونی وەکۆی کە باست کرد هەم کیسی هێلکەدان و فرەکیسی کە مەترسیەکی زۆری بۆ سەر ئەو خانمانە هەیە وەڵی ینی یەکەم شتەکە ئەگەمە لە جۆری خواردنەکە بێ باش اینکە ئەڵین جۆری خواردن بسەبەت مەبەس لە ئەو خواردنانە مەثەلەن وزەیەکی زۆرتیایە یان کەلۆریکی زۆرتیایە مەثەلەن چەوری شیرینی ئەوانە ئەو وزانە یعنی خراپن تان ئەو کەسانە استعدادیان هەیە لە بنەماڵەیەکی مەثەلەن بینیوێتی خوشکێکی دایکێکی ئەو فرەکیسی هەیەی زیاتر پەنا بداتەوە بە پرۆتین باشترە یا پەنا بداتەوە بە سەوزەوات زیاتر معڕەزە بەڵە زیاتر معڕەزە بە هەمان کاتی وەرزشکردن زۆر مهمە یان چوت تاقەیەکی سەرفەکەی لە وەرزشکردن و یەک شتێکی تر هەیە ئەڵێ قەڵەوەیکی لە ناو ڕاستی جەستە مەثەلەن ورک ئەوە احتیمالی هین دروستبوونی فرەکیسی لەو خانمە زۆرترە ینی هۆکارە بۆی کە ڕەنگە فرەکیسی لە خانمە بەڵێ احتیمالێکی هەیە مەثەن ئەگەر بینیتە کەسێک لە ناوڕاستەوە قەڵەوە احتیمالێکی هەیە ئەوە فرەکیسی هەیەی دایگیان زۆر سپاس دەکەین سپاس ئێوە ئەگەر ئامۆژگاریەکتمان بێ لە کۆتایی قسەکان تا بۆ کۆنتترۆلکردنی ئەو بابەتە بکەمکردنەوەی ڕێژەی هەبوونی فرەکیسی لای چۆن باسمان کردووە شێوەی ژیان کەم بێتی ئەگەر ئەی هەر کەسێک گومانی هەبوو ئەو نەخۆشی هەیەی بە زووترین کات ئامۆژگارێکی پسپۆری ژینانێکی بکاتەوە حتا کۆنتترۆلکردنی نیشانەکان لە مستقبلی ئەو نەخۆشیەکە توش نەبێتە مەتەن شەکرە و زەختە و یاخوانێکی نەخۆشیێکی خراپی ڕەحم بێتەوە قسەکان خۆش بێ زۆر سپاس بە ئامادەبوونە زۆر بەڕێز دکتۆرە هودا محێدین پسپۆر و ڕاوێژکاری نەخۆشیەکانی ژنان و مناڵ بوو سپاس بۆ ئێوەش مەمنونم بۆتان